بەناوی خودای بەخشندەی میهرەبان، شکر و سپاس و ستایش بۆ ذاتی خودای میهرەبان، سەڵات و سەلام بۆ سەرگیانی پاچی محەممەد المستەفا و لەسەر ئال و ئەسحاب تا ڕۆژی دوایی. خۆشەویستان و بەڕێزان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە بڕژێتە سەر تێگڕای ئێوەی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵ و شادومانین لە زنجیرەی 19هەمین دەگەینەوە بە خزمەت ئێوە سەبارەت بە پەروەردەی منداڵ، بەڵام لەژێر ڕۆشنایی پەیڕە و پرۆگرام و فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم. خۆشەویستان، باسی چاکەکردنمان کرد، چاکەکردنی منداڵ، چۆن ئینسان بتانی منداڵێک پەروەردە بکە، ئەو منداڵە چاکەکار بی لەگە دایک و باوک. بۆیە ئەگە تەمەشای ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر هەمووی تیشک دەخاتە سەر ئەوەی کە ئینسان بەڕاستی کەسێک بیتن سوودبەخش بی لەگە دەوروبەرەکەی. بۆیە ئەگە سەیر بکەی تاعەت و عیبادەت هەر هەمووی بۆ ڕێکخستنی ئەو ڕاستە شەقامەی ژیانی ئینسانە. کاتێک کە ئینسان بە ڕێگادا دەڕوە، کاتێک کە هەڵسوکەوت دەکا، ئەو عیبادەت و تاعەتانە دەبێ ئینسانی ڕێک بێخی. بۆیە ئەگەر کەسێک شەو نوێژی هەبی، ئەگەر کەسێک بە ڕۆژی بی دووشەم و پێشەم جگە لە ڕۆژی فەڕس، و ئەگەر کەسێک هەموو تاعەت و عیبادەتێک بکە، بەڵام دایک و باوشێری ڕازی نەبی، خەڵکان باش نەبی لەگە خەڵکانی تر، بەڕاستی ئەو کەسە لە دین نەگەیشتووە. ئەو کەسە نازانی لۆ عیبادەت دەکا، لە بۆچی عیبادەت دەکا، ئەو خودای کە داوای عیبادەتی لێ دەکاتن، بەبەستی عیبادەتەکەی چییە؟ لۆیە کە ئەو ئینسانە بەرەو چاچی و باشی بڕوە. بۆیە بەڕێزان تەمەشا بکە، ئەگە تەمەشا بکەی چاکەکردن لەگە دایک و باوک دەرەجەی هەندە گەورەیە، فەزل و فەزیلەت و گەورەی گەورەترە لەوەی کە کەسێک ئەگەر بیەوێتت غەزا بکە، جیهاد بکە لە پێناوی خوا، کەوا لووتکەی هەرە بەرزی ئیسلام غەزاکردن و تێکۆشانە لە پێناوی خوا. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم وذروة سنامه، لوتکەی هەرە بەرزی ئاینی پیرۆزی ئیسلام الجیهاد فی سەبیل الله، غەزاکردنە لە پێناوی خوای گەورە. لەگەر ئەوەش ئەو دەرەجە و پلەپای گەورەی هەیە جیهاد و غەزاکردن لە پێناوی خوا، بەڵام کاتێک دایک و باوک زندی بوون، کاتێک دایک و باوک پێویستیان بە تووبی، دەبی لەو کاتەدا دەبی لەو کاتەدا خزمەتکردنی دایک و باوک هەڵبژێری لەسەر ڕێگای جیهاد و غەزاکردن لە پێناوی خوا. سەحابەیە کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وتی یا رسول الله، دەمەوێ بچمە غەزای لە پێناوی خوای گەورە، ئایا ڕێم دەدەی بەشداری بکەم لە غەزاکردن لە پێناوی خوای گەورە؟ دەمەوێ ئەو ئەجر و پاداشتە گەورەیەم لە بۆ بنووسێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەحەی والیداک، ئایا دایک و باوک لە حەیاتدان زیندون؟ قال نعم، وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا دایک و باوکم زیندووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەڕوون و ڕاشکاوانە فەرمووی فەفیهما فەجاهید، کاکە جیهاد لە ناو ماڵی خۆتە، فەفیهما فەجاهید، بڕۆ جیهاد و غەزایەکەی بکە، ئەو ئەجر و پاداشتە بەدەست بیدا لە ناو ماڵی خۆت بە خزمەتکردنی داک و بابت، بە ڕاگرتنی دڵی داک و بابت، بەوەی کەوا خزمەتی دایک و باوت بکەیوە تا ڕازیان دەکەی، ئەوە دەرگای بەهەشتە و ئەوە گەورەترین دەرەجە و ئەجر و پاداشتت لە بۆ دەنووسرێ، بە هەمان شێوەی ئەو ئەجر و پاداشتەی لە غەزاکردن بەدەستت دەگاتن. بزانە چەند گەورەیە خزمەتکردنی داک و باب، چاکەکردن لەگە دایک و باوک. حتا بزانە تەمەشا بکە حەجکردن، کاتێک کە ئینسان حەج دەکا، حەج یەکە لە ڕوکنی ئیسلام، ئاینی پیرۆزی ئیسلام بریتێ لە 5 ڕوکن دامەزراوە، شەهادەیە، نوێژە، و هەروەها زەکاتدانە، و ڕۆژی گرتنی مانجی ڕەمەزان. پێنجەمین ڕوکنی ئیسلام حەجکردنە، وەخوای گەورە فەرزی کردووە بە نەسی ئاەت کە دەفەرمێ ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا، لەسەر هەموو خەڵکێک خوای گەورە فەرزی کردی وەکو مافێکی خۆی کەوا حج البيت، حەجی ماڵی خوای گەورە بکە، ئەوەی لە توانایدا هەیە، توانای مادی و توانای بەدەنی. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر کەسێک دایک و باوکەچی هەبوو، ئەو دایک و باوکە کەسێشتر نەبوو خزمەتی بکات، تەنها خزمەتەکەیان لەسەر وی وەستا بوو، بزانە نابی بێتن حەجەکەی بکاتن، دەبی خزمەتی داک و بابی بکات. ئەوجا ئەگەر کەسێک وا بکە دەبی دەرەجە و پلەپایەکەی چەند بی، خزمەتی داک و باب هەڵبژێری لەسەر ئەوەی کەوا
حەجەکەی تاخیر بکەیان حەجەکەی نەکا واللهی خوای گەورە تەعویزی لۆ دەکاتەوە دەرەجەی گەورە دەکات هەم لە دنیای هەم لە قیامەتێ لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوێک هەبوو بە ناوی ئووەیسی قەرەنی ئەو ئووەیسی قەرەنیە پیاوێکی زۆر ساڵح بوو خەڵکی یەمەن بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک لە ناو سەحابەکان فەرمووی ئەگەر هەر یەکێک لە ئێوە توانی بگاتە ئەو پیاوە ئووەیسی قەرەنی فەلیەفعەل بە هەوڵ بدە بیگاتێ طبعا پێغەمبەری خوا وەفاتی فەرموو ئیمامی ئەبوبەکر هات خلافەی ئیمامی بەکر ئەویش وەفاتی فەرموو دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئیمامی ئەبوبەکر ئیمامی عومەر بووە خەلیفە لە سەردەمی خلافەتی ئیمامی عومەر ئیمامی عومەر ئەو قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە مێشکی بوو پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێک دەیوێ بگات بە ئووەیسی قەرەنی بە هەوڵ بدا پێی بگا و داوای لێ بکە دوعای لێ بکە چونکە دوعای ئووەیسی قەرەنی دوعاکەی قبوڵە بزانە ئەوە چی باس دەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کەسێک دەکا تابعیە یعنی ئەو ئووەیسی قەرەنیە تابعیە واتە يعني الصحابي ديت يا بيغمبري نديت صلى الله عليه وسلم بلام لو بخدمة بيغمبري نجيشت لبخاتري بيرا دايتشيك بيرا داكتشي هبو نيد طواني بيت خدمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم بلام خوا مرتبه ودرجي واقع وركت صحابيك كإمام عمر داواي لبكك دعاي لو بكاتب طبعا لصدمي إمام عمر صادق لصارت سوحت لا لو كاتب وفد دهاتن أو وفدي عراق أو وفدي شام أو وفدي حجازة أو وفدي فرانة وفد دهات أوانا همو حد زاد كان لبو سردان كرني مالي خوا ولبو حد كدد طبعا وفدي يمن هات إمام عمر بسياري كرت حتى وفدي يمن هات كوفدي يمن هات إمام عمر بسياري كرت وفدي يمن قلت ينبلي وفدي يمن فرموي لتيري فرانة فرموي بري تيري فرانة اینجا فرمووی لا عشيرته ئەوەی منە ماڵەی فرانن وتیان بەڵێ حتا کو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای فەرمووی ئەفیکم ئووەیسون کەسێکتان لەگەرە بە ناوی ئووەیس گوتیان بەڵێ کاتێک هینیان ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بوڕدەچی هەبوو عەبایەکی زۆر بە نرخ و بە قیمەت لەبەری ئووەیسی قەرەنی کرد اینجا فەرمووی ئەی ئووەیس تخواه داوان لێ دەکەم دوعام لۆ بکە ئیمامی عومەر داوا دەکا لە ئووەیسی قەرەنی دوعای لۆ بکە إمام عمر إمام عمر أبو أو إمام عمر أبو لسردمي بيغمبري خوا صلى الله عليه وسلم هل بيجنيارة شي لكت خواي قول لسرايوي قرآني دادا بزان أو إمام عمر رضا ورحمتي خواي لسر بداوال أويسي قرني دكا دعاي لو كتك بيغمبري خوا دفرمي دعاي قبولا بياوي تاكا لو تنكا لبر خزمت كدني داتي نيطاني بقار بخزمتي بيغمبري خوا درجي الصحابياتي لدەستدا و هەروەها نەیتوانی بێتە حەتەتە ئەو کاتێدا چی وەفاتی کرد بەڵێ بەڕێزان و خۆشەویستان خزمەتکردنی داک بەڕاستی دەرەجەی زۆر گەورەیە و خزمەتی کردنی داک و باب بەڕاستی ئینسان دەرەجەی پێبەرز دەبتەوە لەکن خوای گەورە و لەکن پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين